مامۆسانی ناڕازی بەردەوامن لە بایکۆتی خوێندن و ڕەشی دەگەێنن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ناچەوە هۆڵەکانی خوێندن کە سوکاری خوێندکارانیش لەگەڵەوەی داواکاری مامۆستایان بەڕەوا دەزانن، بەڵام پێیان وایە کە بایکۆتکردنی مامۆستایان زیانی گەورە بە پرۆسەی خوێندن دەگەێنێت. بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە کێشەکانیان چارەسەر بکات تا لەوە زیاتر بایکۆتی خوێندن نەکرێت و خوێندکارەکانیان بێبەش نەبن لە مافی خوێندن. هیوادارین بە هەموو لایەک چ بە حکوومەت چ بە مامۆستایان چ بە هەتا کەسوکاری خوێندکاران پێکەوە دەست لە ناو دەست ڕێگە چارێک بدۆزینەوە بۆی کە بتوانین ئەم قەیرانەی کە بەرۆکی ئێستا بە تایبەتی پەروەردە و خوێندنی گرتو لە وڵاتەکەمانە چارەسەری بکەین. دیارە ئەمەش بە مساوامەکرد نەکرێت لە هەموو لایەکەوە چ لایەن مامۆستا بەڕێزەکان وەکو باسم کرد سەرڕایەوەی کە حەقی خۆیانە بایکۆتی داوامەکەن و حکوومەتیش چاوپیاخشانەوەیەک بکا بە ئەو شێوازە پاشەکەوتکردنی موچەی مامۆستایان بە حکمی ئەوەی کە سێکتەری پەروەردە سێکتەرێکی زۆر گرنگ و هەستیارە، گرنگێکی زۆر ئەوەی هەیە لە پێشکەوتنی وڵاتەکە ناکرێتەوە بۆ نمونە ڕۆڵەکانی ئەم گەلە لە خوێندندا ببدا بەڕێن یاوەکو دوا بکەون لە خوێندن. داوا لە حکوومەت دەکەم کە لە بکاتەوە بەلا هەمووی و فەرمانبەر و مامۆستاکان لەبەری مامۆستا لە پێش هەمومانەوەی وایانە لەبەر ئەوەی کە ئەو خوێندکارانە بچنەوە مەکتەبەکە و مەکتەبەکان نەفوتێ و مستەقبەلیان نەفوتێ وایانە. داواکانی لە حکوومەت کە هیچ نەبێ پاری مامۆستایان با لە کاتی خۆیان لەبەر ئەوەی هەم پرۆسەی خوێندن تەواو کرێ هەم منهەجی لە کاتی خۆیان تەواو کرێ. جێگری سەرۆکیەکێتی مامۆسایانی کوردستانی ڕاشکاوانە ڕای دەگەێنێت کە بایکۆتکردنی مامۆسایان زیان بە پرۆسەی خوێندن دەگەێنێت، بەڵام مۆباڵی کێشەکان دەخاتە ئەستۆی حکوومەتی هەرێم کە خەمساردانە مامەڵە لەگەڵ کێشەکانی مامۆسایان دەکات و داواکانیان جێبەجێ ناکات. دەژڵێت وەزارەتی پەروەردە لە هەوڵدایە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە چارەسەری کێشەی مامۆسایان بکات. بێگومان ئەو بایکۆتەی پاڕیەوە ئەم ساڵی ڕۆیا زەرەری گەورە بە پرۆسی پەروەردە و فێردن ئەگەیەنێت و ئێستا ئاسارەکەی دەرکەوتووە، بەڵام لەمەیە بەرپرسی یەکەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە، چونکە ئێمە هەستەکەین زۆر خەمساردانە مامەڵە لەگەڵ مامۆسایان و لەگەڵ پرۆسی پەروەردە ئەکات، ئەوایە کەم درەنگترین وەخت دەستی بۆ موچەی مامۆستا بردایە. ئەو بایکۆتێک کە ئێستا مامۆسایان کردوانە من بێگومانم هیچ مامۆسای حەز ناکات یەک ڕۆژ یەک وانە بایکۆت کات. لەبەرە بەڕاستی چارەسەری ئەوە تەنها بەوە بێت کە دڵی مامۆسایان خۆش بکرێت بەوەی کە ئەو مافانەی کە هەیەە بۆیان بگەڕێتەوە ئەو سیستمی موچەیە کە بە ناسای سەپێنراوە بەسەریانە نەهێڵڕێت ویان بەلانی کەمە لەم قۆناغەیە دەستکارێکی باشی بۆ بکرێت بکەی مامۆسایان بە ئاسوودەیەوە بچنەوە هۆڵەکانی خوێندن وە کۆتایی بم بایکۆتە بێت. ئومێد دەکەین کە هەوڵەکانی وەزارەتی پەروەردەکێتە لەگەڵ حکوومەتی عێراقیشە لەسەر خەتە بە ئامانجی خۆی بگاوە بە نزیکترین کات ئەو مافانی مامۆسایان دابین کرد و مامۆسایان بچنەوە هۆڵەکانی خوێندن. لە پارێزگای سلێمانی زیاتر لە 47,000 مامۆستا بایکۆتی هۆڵەکانی خوێندنی کردووە کە بەهۆیەوە دەرگای نزیکەی 2500 قوتابخانە و خوێندنگە داخراون و نزیکەی 800,000 خوێندکاریش لە چاوەڕوانی دەستپێکردنەوەی پرۆسەی ساڵی نوێ خوێندندان. مامۆسایانیش سوورن لەسەر داواکاریەکانیان و ڕای دەگەێنن کەی خشتەی پاشەکەوتی موچەکانیان چاکرا و مافەکانیان بۆ گەڕێنرایەوە ئەو کاتا کۆتایی بە بایکۆت دەهێنن و ڕوو لە هۆڵەکانی خوێندن دەکەنەوە. دلێر کەمال، کورس ساد نیوز، سلێمانی.